ئێمە وەکو گەنجان و چالاکوانانی خەڵکی دەڤەری ڕاپەڕین وەکو هەموو شار و ناوچەکانی دیکە هەڵدەستین بە پاڵپشتیکردنی و لە دوانی کەجەکەدەوەش داخوایانەکەشمان دەخوێنینەوە. دەوڵەتی فاشیستی قڕکەری تورک 21 ساڵە گۆشەگیریەکی دژە مرۆڤانە لەسەر ڕێبەراپۆ بەڕێوە دەبات. ئەو گۆشەگیریەی لە ئیمرالی بەسەر ڕێبەراپۆ هەواڵەکانی دەدەسەپێنرێت لە کوردستانیش بە شێوەی قڕکردن و لە بەرامبەر تەفگەڕی ئازادی کوردستانیش بە شێوەی قڕکردن و لە ناوبردن بەڕێوە دەبرێت. ڕێبەراپۆ بە فکر و فەلسەفەی خۆی سیستەم و ژیانێکی دیکە پێشکەشی مرۆڤایەتی دەکات. ئەمە هێزە هەژمونەتیک و هێزە ستات و پارێزەکان دەترسێنێت. دەوڵەت کە دەسەڵاتی خۆی لەسەر پشتی گەڵان ئاوا کردووە لە هەبوونی ڕێبەراپۆ دەترسێت لەبەرەوەی گۆشەگیری قورسی ئیمرالی ڕۆژ بە ڕۆژ قورستر دەکرێت و گۆشەگیری لەسەر گەنج ژن دایک منداڵ پیر و کۆچینەکان بە شێوەی جیاجیا بەڕێوە دەبرێت. گۆشەگیری لە بنەڕەتدا هیناوەندەکانی شەڕ و قڕکردنە. دەوڵەتی داگیرکەر هەموو هێز و ڕوانگەی خۆی لەوێ وەردەگرێت. لەسەر ئەوەیش هێرش دەکاتە سەر هەموو شوێنێکی کوردستان هێرش دەکاتە سەر کەلتور و خاک و زمانی ئێمە. شکاندنی گۆشەگیری کۆتاهێنانە بە داگیرکاری تورک. ئێمەی گەنج و ژنانی گەنجی باشووری کوردستان ئەوە دەستنیشان دەکەین کە ئەو گۆشەگیری لەسەر ڕێبەراپۆ هەیە لەسەر کورد و کوردستانیشە لەبەر ئەوە ئێمە قبولی ناکەین و تێکۆشانی خۆمان بڵندتر دەکەینەوە. ئێمە وەک گەنج و ژنانی گەنجی باشووری کوردستان بە دروشمی بە ڕۆحی جەنگی هەفتانەی داگیرکاری تێک بشکێنە کوردستان بپارێزە بەشداری خۆمان لە هەڵمەتی ئازادی ڕێبەراپۆ ڕادەگەینین. ئێمەی گەنجانی باشوور شەهیدبوونی عەلی چیچەک بەڕێزەوە بیر دەخەینی و لەسەر گوتەکەی پارتی ئێمە تەسلیمیەت نا بەرخۆدانی فێرکردین تێکۆشانی خۆمن تا ڕێبەراپۆ ئازاد دەبێت و ئازاد کار دەکات دەڕێژە پێ دەدەین. گەنجانی باشووری کوردستان بە ئازادی ڕێبەراپۆ لە بەرامبەر گۆشەگیری و داگیرکاریدا لە هەموو ناوچە و شارەکاندا لە چالاکیەکاندا جێی خۆیان دەگرن. بانگی هەموو گەنجان و ژنانی گەنجی باشوور دەکەین کە دەرکەوتن و دژی فاشیزم و داگیرکاری و گۆشەگیری کارێکی زۆر ئەخلاقی ئەم ڕۆژ نەبێت سبەنێ درەنگە و دەبێت هەموو گەنجان بکەونە تەفگەڕەوە. داگیرکار لە هەر جەیەکی باشوور دەوێت فاشیزم بڵاو بکاتەوە. دەبێت هەموو گەنجان بۆ تێکشکاندنی داگیرکاری پاراستنی کوردستان بەرکی خۆیان ئەستن.